سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. پرس و بابەتی دەرمان هەمیشە لە هەرێمی کوردستان باس و خواسێکی گەرم بووە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیانەوێت دڵنیا ببنەوە لەو دەرمانەی بەکاریهێنن لە ڕووی نرخ و لە ڕووی کوالێتیەوە لە یەکێک لە کارگە نیشتیمانیەکانی بەرهەمهێنانی دەرمانەوە دەست پێ دەکەین. دەمەوێت لە بەرپرسانی ئەم هەرێمی کوردستانیش بپرسین تا چەنە توانراوە ڕێگە لە بەقاچاقهێنانی دەرمان بگیرێ و هاوڵاتیان دڵنیا بکرێنەوە لەو دەرمانەی بۆ تەندروستی خۆیان بەکاری دێنن. لە برکۆڵی ئەم جارەدا لەسەر ئەم پرسە گەرمە لەگەڵمان بن. هاتووینەتە یەکێک لە کۆمپانیا و کارگە نیشتیمانیەکانی بواری بەرهەمهێنانی دەرمانی کوالێتی بەرز کە لە ساڵی 2011 دامەزراوە و لە فراوانبووندایە. بێجگە لە هەرێمی کوردستان بەرهەمی کارگەکە دەچێتە هەموو شارەکانی عێراق. خاوەنی پرۆژەکە یەکێکە لە سەرمایەدارەکانی شاری سلێمانی. لێرە دەرفەتی کار بۆ زیاتر لە 500 پزیشک و کارمەند ڕەخساوە. بەڵام وا دیارە بە قاچاقهێنانی دەرمان گرفتی گەورەی بۆ ئەمانیش دروست کردووە. وەک دەڵێن باشێکی زۆری هاوڵاتیان متمانەیان بە دەرمان لاواز بووە. باش و خراپ لە یەک جیا ناکەنەوە. دەرمان قەشاق زۆر مشکلەیە بۆ هاوڵاتی بۆ کۆمپانیاشمان. ئیتر خەڵک ئەوەی کردووە سیقەی بە دەرمانەوە هەر دەرمانی قەشاقی تر خۆی نەخۆشە دەرمانەکەش بێت چاک ناوێەوە سیقەی هەر بە دەرمانەوە یعنی سیقەی بە دەرمانەوە بەس مشکلەکەی ئەوەی کنەوە بازارە قەچاق زۆر کەشەی بۆ مێش دروست کردووە ئەڵێ نرخەکەی هەرزانە خۆ ئەو دەرمانە قەچاق دروست کراوە و لەبەرەوە نرخەکە هەرزانە لە کۆمپانیا دروست نەکراوە لە کۆمپانیا ئەگەر کۆستەکە حسابکە تەڵان گرانترە. لە هەرێمی کوردستاندا نزیکەی 1000 دەرمانخانە بوونی هەیە. بە پێی ئامارەکانی سندیکای دەرمانسازان زیاتر لە 490یان لە هەولێرن، 275 دەرمانخانی دیکە لە سلێمانی و 117 دەرمانخانەش لە دوهۆک. بۆ ئێمە گرنگە سەرنجی هاوڵاتیان و پزیشکانی دەرمانساز لەبارەی نرخ و کوالێتی و دەرمانی ساختەوە لە بازاڕەکانی سلێمانی و هەولێر بزانین. ئێستا من لە شەقامی ئۆرزدیم لە شاری سلێمانی لێرە بە شەقامی دکتۆر و پزیشک و دەرمانساز و دەرمانخانەکان نافراوە. باشە مەحەبا دەبێ ئەمێ بپرسن دەربارەی نرخ و کوالێتی. دەربارەی نرخان نرخۆنێ ئەو بنێ باشە بۆ ئوسلوبە ناتەقمێنێ بۆ تریدەکەی تۆ چیەتی کاکە؟ ئۆکەی باشە هەری ئەوەی هەیە لە دەرمانخانەکە هەندێکی ڕەنگە پێی خۆش نەبێ قسە بکە ڕەنگە لە نرخەکان کاتێک پرسیاریان لێ بکەی نیگەران بن لەوەی کە ئەو بە چ نرخێک دەرمان نەفرۆشێ چ کوالێتێکی هەیە لەبەرەوە بێگومان زۆر جار کامێرا کێشیان بۆ دروستەکە. ئەوەی کە من بینیمەوە لە شەقامی ئۆرزی و ڕووەکە لە ئۆرزی بەڕاستی کەسی یعنی مرتاح نییە بۆ جیاوازەی کە لە سعرا هەیە. باشە کەس مرتاح نییە. هۆکارەکە چیە جیاوازێ دروست بوو؟ وەڵای هۆکارەکە ئەوەیە جیاوازی هەر هۆکە ینی تەنها گەڕێتەوە بۆ شەریکاتی دەرمان ینی هیچ کێشەیەک لە سەیدەلەکانە نییە. بۆ نمونە سەیدەلەیەک دە پاکەت ئەکرێت بۆ نمونە لە شەریکەیەکەوە باشە ئەم شەریکەیە بۆ نە سەیدەلەی ڕقم ئەی دوو پاکەتی بە خۆڕایی ئەیەتێ بەڵام سەیدەلەی ڕقمبی یەک پاکەتی بە خۆڕایی ئەیەتێ ئەم پاکەتەکە بە خۆڕایی پێت ئەدرێ ینی بە کۆستی نییە ینی سعری نییە سەیدەلەکە چیەکە سعرەکەی پێداشکێنێ. دەرمانی چیەوە بۆ نمونە دەرمانی زەختە باشە هیچ کێشەیەکی نییە لە مەداخلی دەرمانەوە هاتووە و ینی بۆ نمونە لیژنەکانی ئەوی کە بە دوواداشن بۆ دەرمانی وەزارەتی تەندروستی پێوە نییە لە هەمان کاتشە ئەگەرمانێ ئەمەش هەمان دەرمانە هەمان ئیشەکە و بۆ زەخت بەکارێنێ کەچی ستیکەرەکەی پێوەیەتی. بەڕای تۆ وەکو سەیدەلانیەک کامیان پەسەندترەوەی لیبڵەکەی خۆی عادەتەن ئەوەی کە لیبڵەکەی پێوە بێ باشترە و ئێمەش ینی لەگەڵ نەخۆشە ئەوە نادوین کابرات بۆ نمونە ئێستا وا خەڵتێگەێنراوە کە بۆ نمونە بۆن ئەوەی کەستیکەری پێوە نەبێ دەرمانێکی کوالتی نییە یان دەرمانێکە کە
بۆ نمونە بەکار نەهێنرێ باشترە مەرج نییەوە بێ؟ مەرج نییەوە ئەو دەرمانەکە هیچ کێشەیەکی نییە و ستیکەریشی پێوانێت دەرمانە کە کڕیت چەندێ پێەیە؟ 30,000 بە شێوەیەکی گشتی لە نرخی دەرمان ڕازیت؟ والله گرانە هەرزانە والله گران دەرمان گران هەیە هەرزانە هەیە گرانە باشە ئەی لە کوالیتەکەی دڵنیای لەوەی کە چ جۆرەکەی باشە ئازان ڕەشە سپی خۆ خوێنەواریم نییە لەسا و دەرمانەی دکتۆرەکە بۆ نچون لەسەر و کڕیوەتەوە تەواو ئێمە لە سنتەی ڕێڵە کارمان لەسەر و شانە کردووە ئەنی ئاگامان لێ بووە هەنێک شتێ زۆر بێویژدانێکی ئاکرێ کوچی مامۆستا لە سەری داو دەرمانەکە تا وەکو وازم کرد لە کوالیتەکەیە لە تەنانەت ماوەی بەسەر چوونیشە ئەنە حسابەوە ناکەن حسابی ئەمە ئینسانێکە خوا ئەزانێ بە چ وەزە ئەگەم پارەیە پێیاکە بۆی دەرمانێک سوودی لێ بینە مامۆستا خۆت بە دەرمان هەبووە لە ماوەی ڕابردوو من الحەمدوللا تا هێستا دەرمان بە هیچ شێوەی بەکار نایێنم بەکاری نایێنی بە هیچ شێوەیە بەکاری نایێنم ئەگەر پێویستیش بێ ئەگەر پێویستیشم بێن نەک لە وڵاتم چونکە زۆر باوەڕم بە چارەسەری سروشتی زیاترە لەبەرەوە بە هیچ شێوەیە یاخوا پێویستیشم نەبێت زۆر خۆم لا ئەم لە مەسلەی داو دەرمانەوە حکوومەت و وەزارەتی تەندروستی لایەنە پەیوەندیدارەکان چی بکەن بۆی خەڵک لە گرفتی هەم نرخ هەم لە کوالیتی دەرمان نەجات بن و کوالیتیشی باش بن بە نرخێکی گونجاو بۆ خەڵک پێویستە حکوومەت پەیوەندی ڕاستەوخۆی هەبێت لەگەڵ کۆمپانیاکانی دەرەوە ڕاستەخۆ حکوومەت بیهێنێ خۆی ئەمە یەک دوو ئەگەر ئەهلیەکان ئەوانش کۆمپانیانش کە ئەیهێنن پێویستە چاودێری بکرێت پێویستە چاودێری بکەن و بە کوالیتیش چاودێری نییە چاودێری نەخێرم چاودێریەوە چاودێری نییە ئەم چاودێری چه حیزبیە بۆ ئەوەیە کە هی فلان کەس نایە و هیچی سەرکەس بێت بۆ وڵاتەوە لە یەکێک لە دەرمانخانەکانی شالی هەورێر بەڕێز دکتۆر کۆسەر ئیسماعیل پزیشکی دەرمانساز دەبینیم دکتۆر سڵاو لێبێ خەڵکانێک کەیان ڕۆژانە بۆ دەرمانخانەکەی ئێوە پێدەویستی پزیشکیانەوێ چارەسەریانەوێ زۆرترین گلەیان لە چییە لە چی تووڕان ڕەخنەکانیان چییە خەڵکی بە شێوەیەکی گشتی گلەی و ڕەخنەکانیان زیاتر لە نرخی دەرمان و لە کوالیتی دەرمانە لە شوێنی خۆت بمێنە دکتۆر ئەگەر دوو دەرمان بێتی یان ستیکەری لەسەر بیشان لەسەری نەبێ باشە ئەمەیان ستیکەری وەزارەتی تەندروستی لەسەرە نرخ دیاری کراوە سەری نییە ئەمە لە ئێوە دەرمانساز ناکە کە ئەڵم ئێوە وەک نمونە کە بە ئارزوی ویستی خۆتان نرخدا بنێن ئەوەی نایزانم لەڕاشکاوی قسە بکەین ئەوەی ستیکەری لەسەر نییە من دەتوانم بە ئارەزی خۆم بنرخ بیدەم بەڵام ئەوەشمان بیر نەچێ لە دنیای ئەمڕۆ ئەوەندە دەرمانخانە زۆر بووە ینی منافەسەکە بۆ شێوەیەکە کە ناتوانم بە ینی ئەگەر کەسەکە ویژدانیش نێبێ ناتوانێت بە ئارەزوی خۆی دەرمانەکە سەر مەسەلەی ویژدان بەڵام ستیکەری لەسەر نیە چۆن بیفرۆشتنەوەی ستیکەری لەسەر دیاری کراوە بێ سەر لایەن یاسایی بە دڵنیاییەوە ئەوەی ستیکەری لەسەر هاوڵاتی هەم لە ڕووی نرخ سوودمەند دەبێت لێ هەم لە ڕووی کوواڵیتیەوە کەسە لە دڵنیای کاچی دەرمانی وەرەگرێت دەرمانخانەیەک لە ڕووی نرخ و کوالیتی دڵنیایت والله ئێستا ئەو سەدەی لەگەڵ سەدەی فەرقەکە فەرقی هەیە ئەگەر فەرقی نەبی ئەم نایمێنێ ئێرە هەرزانترە بەنسبەتەنی بۆم هەرزانترە ئاخ ناکە ئەو نەمناسیتن ئی ئێرە برادەر من دۆستن یان برادرات ناکە ئەوە نییە بڵێ نرخی سابت هەبێت سابت نییە ڕۆژی 16 ئۆکتۆبەری ساڵی 2010 ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان چەند بڕیارێکی لەبارەی بازرگانیکردن بە دەرمانەوە لە هەرێمی کوردستان دەرکرد لە بەشێکی بڕیارەکەدا هاتووە هەر کەسێک مۆڵەتی تەندروستی نوێ نەکاتەوە مافی پێدانی مۆڵەتی لێدەسەنرێتەوە و هەر کەسێکیش بەرهەمە پزیشکیەکان یان کەرەستە کیمیاییەکان ساختە کۆپی و تەقلید بکات کڕین و فرۆشتنی پێوە ئەنجام بدا یان دروستیان بکات بەپێی یاسای سزاکانی ژمارە 111 ساڵی 1969 سزادانی عێراقی سەزای بۆ دەبڕێتەوە باشێک لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەبارەی بازرگانیکردن بە دەرمان بە ژمارەکانی 5302 5303 5304 و 305 و 308 لە ڕۆژی 16 دەی 2010 دەرکراوە بەشێک لە خاڵی بڕیارەکان بەم جۆرەیە یەکەم ڕێگە نادرێت دەرمانساز ببێتە خاوەنی زیاتر لە یەک مۆڵەتی دەرمانخانە و کۆگای دەرمان دووەم جگە لە پزیشکی دەرمانساز هیچ کەس و لایەنێکی دیکە مافی فرۆشتنی دەرمان و ئامادەکردن و پاراستن و تۆمارکردنی لە تۆماری وەصفی پزیشکیدا نییە سێەم دەرمانساز بووی نییە هیچ دەرمانێک سەرف بکە بەبێ ڕەچەتەی پزیشکی پسپۆر چوارەم پێویستە لەسەر گشت دەرمانخانەکان تۆماری وەصفی پزیشکیان هەبێ لە سلێمانی و بە بەشداری ئەم بەڕێوەبەرە گشتیی تەندروستی شارەکە
لە 6 ئەم ساڵ لیژنەیەک بۆ چاودێری نرخی دەرمان و کوالەتیەکەی دروست کراوە. دەستکراوان لەوەی لە هەر شوێنێک بەدەر لە ڕێنماییەکان کار بکات، ئاگاداری بکەنەوە یان سزای دارایی بدەن و دواتر دای بخەن و دوایین هەنگاویش ڕوبەڕووی دادگای بکەنەوە. خەڵک زۆر دەرمان بە قاچاقینە بەڕاست، یعنی بەتایبەتی باڵادەستکان لە پشت نییە ئەمانە هیچ سەرداوێک هەیە ئەوە بسەلمێنێ. خۆی بام پێت بڵێم ئەگەر خەڵکی باڵادەستیشی دەرمان بکە، باڵادەست تۆمە بەست لە دەسەڵاتدارە خەڵکی دەوڵەمەند سیاسی بیان حکومی بێ. ئێمە باسی خەڵکی سیاست خۆی کەسی سیاسی نابێ ئیشی دەرمان و تجارەتەوەوانە بکە من نازانم ئەویان، بەڵام ئێمە پێمان باشە کۆمپانیا گەورەکان شەریکاتی دەرمان خەڵکی دەوڵەمەند و خەڵکی متەمەکینی شاری سلێمانی بێن لە ئیش لە دەرمانە بکەن وەک لەوەی خەڵکی قاچاقچی خەڵکی بێپارە ئیش لە دەرمانە بکەن. ئێستا وایە دکتۆر؟ ئێستا نەخێر، ئێستا ئەگەر وا بواە لەوە چێک کۆمەڵی خەڵک هەوڵ بن لە سەرەتایە بن کە ئیشی دەرمان بکەن، بەڵام دڵنیا بە لەوەی ئەگەر خەڵکی متەمەکین و کۆمپانیای ئەملاقەکان و خەڵکە بڵێن پارەدارەکە ئیشی دەرمان بکە، زۆر بە ئاسانی وانەتوان وەکالەتی دەرمان وەرگرن، زۆر بە ئاسانێتوان بڕاندەکان بێن، زۆر بە ئاسانێتوان بگەنە ئەوروپا و ئەمریکا و شەریکاتی زۆر باش بێن، بەڵام قاچاقچیانە ناتوان نەوانەتوان بگەنە کەرکووک، ئەتوان بگەنە ڕانێ و قەڵازێ، ئەتوان بگەنە ئێران، یعنی لەوە زیاتر ناتوان لەبەرەوە دەرمانی قاچاق لێوە بێن. خەڵکی شەریکاتی گەورەیشی بۆ نێ دەرمانی قاچاق بێنێ، هیچ دەسەد براند و مارکەکانەکە کەشتی باش بێنێ. ئێمە پێمان خۆشە و پشگیریانەکەین هەمویان بێن ئیشی دەرمان بکەن و هەر یەکەیان بتوان سوچێک لەگەڵ ئێمە بگرن بۆی تەندروستی هاوڵاتیان باش. بەتایبەتی لەکوێوە دەرمانە نایاسایی و قاچاقانەیەن؟ ئەوەی من بزانم سەرچاوەیەکی زۆری لە کەرکووکە، لە کەرکووکەوە، بەڵام بیتر لە سنوورەکانیش داخڵە بێ. کەرتی دەرمان گرنگترین کایی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی هەموو حکومەتێکی مۆدێرنە. ئەوترێ هەرچەنە ڕێنمایی حکومەت ورد بێ، ئەگەر یاسایەکی نوێ لە پەرلەمانی کوردستان پاڵپشتی نەکات، وەک پێویست جێبەجێ نابێ و نابێتە پرسێکی نیشتیمانی. ئەمە هەوڵی بەردەوامی بەڕێوەبەرێتی کۆنتڕۆڵکردنی هێنان و دروستکردنی دەرمان و ئامێری و پێداویستە پزیشکیەکانە کە لە ماوەی ڕابردوو لە ڕێگەی تیمەکانیان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی دەرمانی نایاسایی بوونەتەوە. دەچمە بارەگای سەرەکی بەڕێوەبەرێتیەکەی KMCA. لێرە دەرمانێکی زۆری بە قاچاق هاتوو لەگەڵ هەندێکی دیکەی ماوە بەسەرچوو دەستی بەسەردا گیراوە. ئەوان دەڵێن هەر کەسێک لە هەر پلە و پۆستێک بێ ئەگەر نایاسایی بکە لەلایەن پارێزراو نابێ. پەیامیان هەیە بۆ دەرمانخانەکان ئەگەر هەر دەرمانێکی نایاسایی لە دەرمانخانە و کۆگەکانیان هەبێ ڕادستی کوالەتی کۆنتڕۆلی بکەن پێش ئەوەی خۆیان بچن و دای بخەن. داوا لە هاوڵاتیانیش دەکەن هاوکاری تیمەکانیان بن لە ئاگادارکردنیان لە بوونی حاڵەتی نەخوازراو. تاسەنا لەمپەڕ هەیە لە بەردەمتان بۆی بوەستن ئەم جۆرە دەرمانانەی کە لێرەن نەیەڵەن دەستی بەسەرا بگرن. ئەو دەرمانانە لە دەوروبەری هەولێر و ناو شاری هەولێر کەمێکشی دهۆکە دەستی بەسەداگیراوە، هەنیشی لە دهۆکیش دەستی بەسەداگیراوە هاتیتە ئێرە. لە کوردستان ئێمە کێشەمان ئەوەی کە دەوڵەت نینە، ناتوانین سنوورەکان زۆر بە ئاسانی کۆنتڕۆڵ بکەین و ڕێگای لاوەکیشمان گەلێک زۆرە. زۆر جارەمە نمونەمان هەیە کە دەرمانی تەزویر لە بەغداوە هاتوتە کەرکووک، لە کەرکووک بۆ کوردستان گواسترایتەوە. دەبێ خۆمان لێک جودا بکەینەوە، یان تیجارەت یان خزمەت. لۆ لەبەرەوەی ناکرێتن تۆ لە کەرتی گشتی بی و لە کەرتی تایبەتیش نەفسیشت ئیش بکەی. باسی کەسانێکی سەربازی پلەدارە کرد، باسی پزیشکە کرد، چیتر ناویترم پێڵی ئەوی تر خەڵکی ئاسایی بووە، خەڵکی ئاسایی بڵێ پلەداری سیاسی تیانە بووە، پلەداری سیاسی تێدانە بۆ بەڵام حکومی ئەوەی تێدانە بووە. کاکە کاروان حەز دەکەم جەنابەت جوابم بیتەوە لە وەزارەتی تەندروستی بەرپرس نەبووە لە وەزارەتی ئەو کەسێک کە دکتۆر بوو
کە دکتۆر و حتمما سەر بە وەزارەتی تەندروستیە ئەم توندوتۆڵی کە لە هەولێر هەیەوانە لە دۆکو سلێمانی چۆنە دکتۆر ڕاشکانە لە دۆک تۆزێک تا حدێک باشترە بەڵام لە سلێمانی لێرەوە داوا لە ئەنجومەنی ئاسایش دەکەم بەڕاستی لەوێن دەریش بگاتە مستەوایەک کە چاوپۆشی لە کەس نەکەین بەڵام مەگەلەوانش بپرسین دەڵێن لەگەڵ هێزە ئەمنیەکان توندوتۆڵن گەڕانیان هەیە ئامار تێنێ ئێمە باسی بەتەنیا سلێمانی ناکەم زۆر جار هەبووە بەستم سلێمانی بۆ وەکو پارێزگاوان ژەڵێن ئەمەژە گەڕین دەستیان تۆڵین دەگەڕێن دەستیان خۆشبی ئێمە لە چی دیگەرانە لەوێ لە سلێمانی مەکتەبمان هەیە نووسینگەمان هەیە لە سلێمانی نووسینگەی کوالیتی کۆنترۆل نووسینگەی کوالیتی کۆنترۆلمان چالاکە نووسینگەکەتان چالاکە بەستا ئەو حەدە نییە کە ئەوەی ئێمە دەمان بە پەیزانیاریەکان کە لە بەردەستی تیمی بەرنامەی بنکۆڵە دەرمانی قاچاق بە چەند ڕێگایەک بۆ هەرێمی کوردستان دەهێنرێ ڕێگەی یەکەم لە ئێرانەوە دەهێنرێ و بەشی زۆری ئەو دەرمانانش کە لە سنوورەکانی ئێرانەوە دەهێنرێن لە هندستان بە قاچاق دروست دەکرێن و کارگەکانیان مۆڵەتیان نییە سەرچاوی دووەمی هێنانی دەرمانی قاچاق ناوچەکانی باشووری عێراقن ئەو دەرمانانەی لەو ڕێگەیەوە دەهێنرێن لە وڵاتانی سووریا و وڵاتانی کەندا و میسرەوە بە قاچاق دروست دەکرێن ڕەوانەی باشوور و ناوەڕاستی عێراق دەکرێن لەوێشەوە لە ڕێگەی تانکەری بانزینەوە دەهێنرێن بۆ هەرێمی کوردستان ڕێگەی سێهەمی هێنانی دەرمان لە تورکیاوە دەهێنرێ بەشێک لەو دەرمانەی دێن لە ئەیلولی ساڵی 2012 وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیای AFDAC بەریتانی گرێ بەستێکی واژوو کرد بۆ پشکنینی دەرمان لە دەواازەکانی هەرێمی کوردستان لەگەڵەوەشتا تا ئێستا نەتوانراوە کۆنتترۆلی هاتنی دەرمانی خراپ و ئەکسپایر بکرێ ئەمانە چۆن لەکوێ بۆچی دەستیان بەسەراگیراوە ئەوانە هەمووی دەرمانی قاچاغن خصوصن ئێستا ئەوەی تەمەشا بکەوە هەر مقڕ نییە لە دەرمانە ڕوبەڕووی کامێراکەیتەوە بەڵێ ئەکادی ئاسایە پاراستۆلە نانە نەخێر لەبەرەوەی ئەو شەریکە لێرە وەکالەتی هەیە بەڵام لێرە ئەو دەرمانە لێرن لە ڕێی وەکیل نەهاتی بە قاچاغ هاتی بەڵێ دێتە بەغدا لە بەغدا دێتە کوردستان ئەوانەی ترسی دوکتۆر ئەوان تیش نفسیشت قاچاغن هاوڵاتیان هاوکاری مەبن بەیەکەوە دەتوانین ئەو وەزای هەموو چاپکەین سێ شارە زۆر ئاسان کۆنتترۆل دەکرێتن دیسان داوا لە پەرلەمان دەکەم پەلە بکەن لە یاسایەک بە یاسای تیرۆر معاملە لەگەل ئەو قاچاقچیانە بکرێت هەر دەرمانێک بەبێ ستیکەری وەزارەتی تەندروستی بفرۆشرێ بەنا یاسایی دادەنرێ پێویستە نەدرێ بە نەخۆش بۆ مەبەستەش زۆرجار دەوترێ کە هەندێک شوێن ستیکەری سەردەرمان کۆپی و ساختە دەکەن بەڵام لە بەدواداچوونی ئێمەدا دەرکەوتووە ستیکەری دەرمان کە بەڕێوەبەرەتی کۆنتترۆلی جۆری دەرمان KMCA بۆ کۆنتترۆلکردنی کوالەتی دەرمان لەسەر ڕووی پاکەتی هەموو دەرمانێکی پشکنراوی دەدا ساختە ناکرێت لەبەر ئەم چەند هۆکارە یەکەم ڕووی ستیکەرەکە بە توندی بە ڕووی پاکێتی دەرمانە و دەنووسێ ئەوە ژوا دەکات لێکردنەوەی ستیکەرەکە ئەستەم بێ دووەم بوونی دوو بڕین یان هەڵکەندنی شێوە پیتی ئێسی ئینگلیزی لەسەر ستیکەری کوالەتی کۆنتترۆل کە بە هیچ جۆرێک ساختە ناکرێ سێم هەر ستیکەرێک بۆ یەک دەرمانە کە سیرکردنی لە ڕێگەی تیشکی ئێکسڕای دەبێ ئێمزای وەزیری تەندروستی و لۆگۆی KMCA و ئاڵای کوردستانی لەسرە بە هیچ جۆرێک ستیکەری ساختە ئەوەی لەسەر چاپ ناکرێت چونکە چاپکردنی ستیکەرەکە تایبەتە هەر لە ناو دەستگای کوالەتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان ستیکەرەکانی وەزارەتی تەندروستی هەیە کە ئێمە لێرە ئیبینین بەڵام هەندێکی لێرە ماونەتەوە لێرە لەگەڵ بڕێ سەفانە سەباح بەرپرسی کاروباری یاسایی لە دەستگای کوالەتی کۆنتترۆلی هەرێم بۆ کاروباری دەرمان وانە بە تایبەتی سەفانە خانەمانە بۆ لێرە ماون بۆچی کۆمپانیاکان نەهاتوون ئەم ستیکەرانە بەرن تۆ پێم بڵێ ئەمە کە ڕێگە پێدانی دەدەینە کۆمپانیا بۆ هینانە ژوورەوەی دەرمان هەڵدەستین بە چاپکردنی ستیکەر لە بۆیان لە هەمان ڕۆژ دەکە ڕێگە پێدانەکەی دەدەینە ستیکەری لە بۆ چاپ دەکرێتن لەوانە هەندێک هەیە نەتیجەی فەحسی جارێ دەرنەچوە چکە ئەمە ئەوەی نادێنە شەریکەی حتا دڵنیا نەبین کە ئەو دەرمانە لە پشکنینی ما ڕێگە پێدانی هەیە و لە پشکنینی مە ئۆڕەدی ڕێگە پێدانی هەیە لە پشکنینەکان دەرمانەکان دەرچووە ئەو جا دەدەینە کۆمپانیا بە بڕی ئەو دەرمانەی کە هینایەتیان هەندێک شەیە شەریکات کەم تەرخەمن نەهاتی نەبیبەنەوە و
لەسەر دەرمانەکانی خۆیان لێدەن و هەندێک احتیمالە نردیتیانە بەغدا چکە لە بەغدا ئەو ستیکەرانە لێ نادرێتن لەسەر دەرمانەکان لەسەرەوەی ئەو کۆمپانیاکان تەرخەمانە چێن بۆچی نایبەنە دوای ڕێگەپێدانیان هەیە چەند ساڵە کارەکەن پێویستە ئەم ستیکەرانە بەرن لە دەرمانەکانیانی بن بۆچی نایان بیبن یەکلایان خۆیان لێکنانە کردەوە لە ناحیەی نرخی دەرمانەوە هەندێکیان بەبێ ستیکەر دەیفرۆشن حتا نرخی ئەوەی دەرمانەکە نەگاتە دەستی نەخۆش. ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 230 کۆمپانیای ئەهلی تایبەت بە دەرمان هەیە بە بڕۆی پسپۆڕانی بوارەکە حکوومەت نەیتوانیوە بەسەر ئەو کۆمپانیایانەدا زاڵ ببێ بۆیە بازاری دەرمان لە کوردستان بە جۆرێکە زۆرترین مەترسی لەسەر گیانی خەڵک دروست کردووە بەردەوام دەرمانی خراپ و ئەکسپایر و ساختە تەراتێندەکان چەندین قوربانی دەستی دەرمان هەیە لە حەڤەی مانگی ڕابردووی ئەمساڵ وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەوان دامەزراوی دەرمان دروست دەکەن کە لێ پسراو دەبێت لە کڕین و هێنان و بەرهەمهێنانی دەرمان لە هەرێمی کوردستان بە جۆرێک لە 150 دامەزراوەکە هی حکوومەتی هەرێم دەبێت لە 149 دەبێتە پشکی کۆمپانیەکانی کەرتی تایبەت لەم بەرنامەی بنکۆڵدا لەبارەی نوێترین زانیاریەکان لەسەر دامەزراوەکە و چەند پرسێکی تایبەت بە دەرمان گفتوگۆ لەگەڵ وەزیری تەندروستی هەرێمی کوردستان دەکەین. هەموو ئەم باس و خواست و پرسە گرنگانەی کە لەناو ئەم بەرنامەیەدا باس کرا منەمەوێ ڕوبەڕووی کەسی یەکەمی تەندروستی لە هەرێمی کوردستان بکەمەوە کە ئەویش بەڕێز دکتۆر ڕێکەوت حەمەڕەشیدا کە وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمە. دکتۆر ڕێکەوت سڵاوتان لێبێ سوپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمانن ئاگادارم کە ڕۆژانی پێنجشەمان دەچنە سلێمانی لەوێ کاروباری تەندروستی بەسەرەکەنەوە ئەمەوێ بپرسم چیتان کردووە بۆ ئەوەی نرخ لەسەر هەموو جۆرە دەرمانێک دیاری بکرێت. زۆر سپاس کاکاروان دیارە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی لە هەردوو کابینەی 7 و 8 لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە و لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەکلیفمان لێ کرا کە لەسەر مەلەفی دەرمان لەسەر کوالەتی دەرمان لەسەر کوالەتی کۆنتترۆل ئیش بکەین و ئەو کاتێ ئێمە ئەو مەلەفەمان گرتە دەست کوالەتی کۆنتترۆلی دەرمان داخرا بوو حکوومەتی هەرێم نێتوانی تەنانەت پاراستۆڵێکیش پشکنینی بۆ بکە. دکتۆر ئەمە بەڕاستی پێم بڵێ ئایا پێویستە ستیکەر یان لێبڵ لەسەر هەموو جۆرە دەرمانێک هەبێ؟ ئەزانی چۆنە سەیریکە ئێمە ئەوەی کە ئاگاتە کوالتی کۆنتترۆل ئێمە ئەو دەرمانەی کە پشکنینی بۆکرێ ئەو دەرمانەی کە بە ڕسمیەت بە یاساییەت هەر دەرمانێک بێتە کوالتی کۆنتترۆل بێ ستیکەر دەرناچێت ئێمە ئەوەی بۆکەین بەڵام ئەگەر دەرمانێک بە یاسایی نێتە هەرێمەوە یا دەرمانێک بە قاچاق بێ ئەوە ستیکەری بۆ دانی کەواتە پێیانتان ئەوەی بۆ هەوڵاتیان هەر دەرمانێک ستیکەریان لیبڵی لەسەر نەبێ حتمان بۆ هاوڵاتیان ئەوەیە کە دەرمان لە دەرمانخانە ڕسمیەکان بکڕن ئەو دەرمانانە بکڕن کە ستیکەری پێوە من چەند دەرمانخانەیەکی سلێمانی هەولێرم بەسەر کردوێتەوە ئەوان دەرمانیان لایە کە ستیکەری وەزارەتەکەی ئێوەی لەسرە دەرمانی کێژە فرۆشن کە ستیکەری لەسەر نیێ و دەڵێن ئەوە ئەبێ دیاردەیە بنەبڕ نەکراوە نابێ ئەوە من کوالتی کۆنتترۆل ئێمە بڕۆ سەیری کە چاپخانەمان هەیە لە کوالتی کۆنتترۆل و چاپخانێکی زۆر گەورەمان هەیە و بڕۆ سەیری داتاکانمان کە ڕۆژانە ملیۆنەها ستیکەر چا بکەین ئەوەی کە پەیڕانە گەشت بێ لەوانەیە کۆمپانیاکە بێ ستیکەری لێنەیە بێ ئەجینا ئێمە ئەو ستیکەرە ئەدەینە کۆمپانیاکە کۆمپانیەکە زۆر دەرمان بەڕوونی ئەوە ستیکەرتان داناوە یان ئایا بەڕاستی دەرمان هەیە ستیکەری لەسەر نەبێ ئێستا لە دەرمانخانەکان ئێمە بۆ هەموو جۆر دەرمان ستیکەرماندانەوە تەنانەت ماوەی ساڵێکیشە ئێمە نرخی ژەخینە سەر ستیکەرەکە لیجانی متابعی بازارمان هەیە ئێمە لیجانی کوالتی کۆنتترۆلمان هەیە ئێمە لیجانی هاوبەشی قایم قامیت و کوالتی کۆنتترۆل و پۆلیسی شارەوانیمان هەیە چەندەها کەیس و دەرمانخانەمان داوەتە دادگا چەندەها کۆمپانیامان لەسەر دەرمانی خراپ داوەتە دادگا چەندەها کۆمپانیا و کۆگای دەرمانمان داخستووە چەندەها تەن دەرمانمان لە ناو بردووە تەنانەت چوینەتە ناو کەرکووکیشەوە بە هاوکاری هێزەکانی جەتیرۆر توانیمانە کە هەندێک مەغزەنی دەرمانی تەزویر کۆنتترۆلکەین ئیجراعاتەکانمان بەردەوامەوە من ئەمێ ئاماژە بە شتێکیش بم ئێمە لە ساڵی 2016ەوە پلانمان هەبووە کە نووسراومان کردو بۆ ئەنجومەنی وەزیران و لە 2017 ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی خۆیدا یەکەم کۆبوونەوەی ساڵی 2017 ئەوە بۆ کە موسسەی دەرمان دابنرێ ئمە پێمان وایە بێ موسسەیەکی دەرمان دابنرێ کە پشکی پەنجاویەکی بۆ کەرتی گشتی بێ و پەنجلونەی بۆ کەرتی تایبەت بێ
پێمان وایە حکوومەت ئەبێ خۆی دەرمان بۆ کەرتی گشتی و کەرتی تایبەت دابین کە بۆی ئەو کێشەیە باشە کە ئەم دامەزراوەی ئەوەندە گرنگە ئایا گرفتەکانی بەردەم دانەمەزراندنی چی؟ ئەم دامەزراوەیەکی گەورەیە ئێمە خەریکین برای بەڕێزم کاگتۆر ئامان سکرتێری ئەنجومەنی وەزیران و ئێمە خەریکین لە دیوانی ئەنجومەنی وەزیران لەگەڵمانە خەریکن ئێمە کێشەی لەبەردەمانیە بەڵام کارەکە کارێکی گەورەیە دامەزراندنی کۆمپانیایکی نیشتیمانی بە سەرمایەکی گەورە بە دانانی مەرجەکان بە دانانی ئەو کەسانی کە بەشدارە بن لە قۆناکانی کۆتاییدایە من حەزەکەم ئێمە پێش تەواوبوونی ئەم کابینێ تەواو سەبارەت بە دیاردەی بە قاچاقهێنانی دەرمان چیتان کردو بۆ ئەوی ڕێگری بکەن لەوەی بە قاچاق دەرمان بێتە ناو هەرێمی کوردستان لە دەرمانخانەکان دەرمانێکە فرۆشرێ ئەوەترێ نرخەکەی هەرزانترە بەڵام بە قاچاق هاتووە ئایا بەڕاستی ئەو مەترسی بۆ سەر خۆ دەزانی دەرمان دوای تیجارەتی نەوت و تیجارەتی چوزانم چەک و ئەو تیجارەتە باوانەی کە لە دنیای هەیە تیجارەتێکی زۆر قازانجدەرە لە هەموو دنیا ژوایە بۆیە خەڵک بە قاچاق دەرمانێنێ بە تایبەتیش لە هەندێک وڵاتەوە کە دەرمانەکەیان لەوانەیە کوالەتەکەی و نرخەکەی هەرزانتر بێ لەوانەی ئێمە بۆیە ئێمە پێمان وایە دووبارەی دەکەمەوە کە بۆ ئەوەی ڕێ لە قاچاق بگرین ئەبێت ژمارەی ئەو کۆمپانیانە کەم کرێتەوە کە دەرمانێنن کە بەڕای من دانانی کۆمپانیایەکی نیشتیمانی کە تەنها ئەو مافی ئەوەی هەبێ هێنانی دەرمان بکە چاکە چارەسەرە بۆ بنەبڕکردنی دەرمانی قاچاق. بەپێی ئاماری بەڕێوەبەرێتی کۆنتترۆلی جۆری دەرمان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2016دا زیاتر لە 15,000 جۆر دەرمان مۆڵەتی هێنانیان پێدراوە. لە ساڵی 2017 بەرز بۆتەوە بۆ 25,000 مۆڵەت ئەوەش لە کاتێکدایە بە تەنها لە مانگەکانی 9 دەی ئەم ساڵ لەلایەن هەمان بەڕێوەبەرێتی بە هاوکاری تیمە هاوبەشەکان بە بڕی زیاتر لە 200 ملیۆن دینار وەسلی سەرپێچی بۆ دەرمانخانەکان کراوە کە دەرمانی قاچاق و ماوە بەسەرچووی تێدا بووە چەندین کەیسیش دراون بە دادگا. کاتیشمان لەیەکەی بێگومان زۆر جار کامێرا کێشیان بۆ دروستەکان وڵای گیران دەرمان کەسی یعنی مرتاح نییە بۆ جیاوازەی کە لە سعرە هەیە. لە کۆتایی ئەم پرۆگرامە ئەوە ڕوون بوویەوە سەرەڕایی هەوڵی بەردەوامی لیژنە تایبەتمەندەکان لە هەرێمی کوردستان بۆ کۆنتترۆلکردنی دەرمانی بە قاچاق هاتوو ماوە بەسەرچوو بەڵام هێستا نەتوانراوە واک پێویست ڕێگا لە بە قاچاقهێنانی دەرمان بگیرێ هەندێک لە کۆمپانیاکان تەنانەت ستیکەری وەزارەتی تەندروستی لە دەرمانەکانیان نادەن ئەوەم بۆ ڕوون بوویەوە کە ئەوان دەیانەوێت بەویستی خۆیان نرخی دەرمان دیاری بکەن نرخەکانی دەرمانیش لە دەرمانخانەیەک بۆ ئەوی دیکە جیاوازی هەیە بەڵام ئەو پەیامش بە هەموو لایەک درا کە پێویست ناکە ترسێکی لە ڕادەبەدەریان لە بەکارهێنانی دەرمان هەبێ باڵکو پێویستە هۆشیاری زیاد بکەن لە کڕینی دەرمانێک کە یاسایی و ئاساییە و وەزارەتی تەندروستی مۆڵەتی ڕێگەپێدانی پێداوە تا بەرنامەیەکی تر لە خۆشییا بن خواتان لەگەڵ